هەر جارە و بۆ خستنە ڕووی ئازارێکی ئەم نیشتیمانە پێویستە ڕێیەکی دوورمەودا و جیاواز تێی بکەین. ئاخر ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە هەریەکی و بەدەست دەرد و ئازارێکەوە دەناڵێنێت و دەسەڵاتیش وەک هەمیشە بێدەنگی و بێباکی هەڵبژاردووە. تەوەری ئەم جارەمان لەسەر کۆچە، دەمانەوێت سەرنجام بۆ چەند چیرۆکێکی جیاواز و تراژیدی ڕابکێشین. گەیشتمە قەزای شارە زوور لە بەردەم کارگەیەکی ئەلەمنیۆم گیرسامەوە. گەنجێکی تەمەن 26 ساڵ بۆ چەند خستنی نانێکی حەڵاڵ ڕۆژ و شەوی خستۆتە سەر یەک. چونکە ماوەی ساڵێکە ژیانی هاوسەرگیری پێکهێناوە و لە ئێستادا لە چاوەڕوانی هاتنە دنیای کۆرپەکەیەتی. ئەم گەنجە لە سەرەتای خوێندن زۆر سەرکەوتوو بووە، بەڵام لە قۆناغی ئامادەیی ئاستی زانستی داوەزیوە، چونکە خۆی گوتەنی زانیم خوێندن نابێتە سەرچاوی داهات. بەڵام لەبەر فشاری دایە و بابا قۆناغی 12 تەواو کرد و چووە زانکۆ. بەڵام تەمەنی خوێندنی درێژە ناکێشێت و کەڵکەڵی چوون بۆ ئەوروپا لە کەللەی دەدات و دوای 4 جار هەوڵدان سەرکەوتوو نەبوو، بەڵام تواناکانی خۆی بدۆزێتەوە و ئێستا خاوەن کارگەی خۆیەتی. جەنابەت وەکو گەنجێک لە ساڵی چەند یەکەم جار بوو کە بڕیارەدا سەفەری ئەوروپا بکەی یان کۆچی ئەوروپا بکەی؟ ساڵی چەند بووە؟ بۆچی بڕیارشتە؟ ساڵی 2019 بوو. لە خوێندنا بووم، مەرحەلەی زانکۆ بووم. میتر زانکۆ یا مەحەد؟ زانکۆ. بەڵێ. مەرحەلەی زانکۆ بووم بەهۆی بێوەزعی و بێموچەی و بەو شێوەیە بوو ئیتر ژیانێکی ناخۆش و بڕیارمە لێرە بڕۆم و بچمە دەرەوەی وڵاتی تر. باشە باسێکی سفەرەکەمان بکە چوویتە و دوای چووی لەکوێی گیرای یەکەم جار ئەو ساڵی کە من ڕۆیشتم ساڵی کۆرۆناکە بوو. ڤیزەی تورکیا وەرنەگیرا لە ئێران و لێرەوە بە قاچاق چوینە ئێران. لە ئێران لەسەر سنووری ورمێ و سەڵماس لەوێ گیراین لە حدودی تورکیا لەلایەن جەدرمەوە. ئەوشەوە عەجێتێکی زۆر لەلایەن تابەیانی. تر چەند کەس بوون؟ هاوڕێی خۆتە لەگەڵا بوو؟ 5 کورد و 15 پاکستانی و هەندی و ئەوانە بوون بزڵەبت نازانم. مامەڵەیان ئەڵێن لەگەڵ کوردەکانە بە تایبەتی زۆر تووترە وایە؟ تەبعاً هەر لیزانیان ئێمە کوردین زۆر زیاتر لەوای تر عەجێتیان داینتان ئێوە پاکەکەن و ئێوە لەم بژی ئاپ و بژی ئۆجەلان و زدی تورکیان. باشە ئەو لێ تێگەیشتی. باشە چەندێک گیرایت لەوێ و دواتر دیپۆرت؟ هەر ئەو شەوە بوو گیراین. ئەو شەو تا بەیانی هەرمانیان نێڵایە و بەرەبەیان سەعات نزیکی 5 و 6 دیپۆرتی ناو ئێرانیان کردین. دواتر گەڕانەوە؟ ئیتر ئەو شەو ئەو ڕۆژەیە لە ئێران ماینەوە تا شەو سبەینەکەی بەرەبەیان دیپۆرتی کوردستان کرێنەوە. یانی ئێران کردنیوە خۆتان گەڕانەوە؟ لە ئێران و دیپۆرتکرێنەوە. دیپۆرتکردن لێوێش دەست بەسەرکران. باشە. جەناب دوازدەم هەر لەو ساڵە جارێتیش ڕۆیتەوە لە ڕێگەی بیلاڕوسیا. باسێکی و چیرۆکەم بۆ کە سەرمایەکی زۆر بووە؟ نا لە چوومە تورکیا دایەوە. لە تورکیاوە؟ باشە. هەرو مانگەیە کە هاتمەوە مانگی 9 بوو هاتمەوە گەیشتمە ئێرە ئیتر ڤیزەی تورکیا کرایەوە. دووبارەیان لە ماوەی چەند مانگێکە دووبارە چیتەوە؟ لە ماوەی تەقریبەن دوو مانگ بووە هەڵە بم. هەمدی چوومەوە بۆ تورکیا لەوێش لە یەختا گیرای. لە یەختا گیران. مەسافەی ڕۆیشت بوو لە چ دەریایەک بوو کرد گیران ئەوەی بیرە بێ؟ لە مەڕمەڕیسەوە ڕۆیشتین ئێمە. لەناو یەختەکە گیران؟ لەناو یەختا تقریبان سەعات و نیوێک لە دەریا شاڕۆی نزیکی ئاوی یۆنان بووینەوە پێشەوە دەست بەسەرکرێت. باسی سامی و ئاواکرێترسی ئاواکرێەوە بوونی ئەو ژمارە زۆرەی کۆچبەر لەناو یەختێکەوە باسی ناڕازگۆیی ئەو کەسانەکە کە بازرگانی بە مرۆڤەوەکەن یا پیانەوە قاچاقچی باسێکی ئەوانە بۆ هیچ ڕاستێک لە قاچاق و ئیشی قاچاقیە بوونی نییە. تقریبا لە یەختێکە بووین 116 نەفەریتیا بوو لە حاوتەمەنی من و بەرەو سەرتر لەگەڵ تقریبان 10 دانە مناڵی وردیشە کە یەختەکە خۆی بۆ سیاحەت خەڵک 20 نەفەریشی تێناچێەوە یەختێ. یعنی بۆ 20 نەفەر ئەبوو بۆ 20 نەفەر بۆ 30 نەفەریش نەبوو کەچی چەند کەس تقریبان بە مناڵەکانەوە چوونە 125 نەفەر. 125 نەفەر جێکرا بووە ئیتر بە پێوە هەر هەمووی وەسا بوو. یعنی نەدەتوانی قاچمان سڕ ببوو جوڵەیتیانە بوو تەناوتیان 2-3 ساعتە ئاوا تا ئەگەنە ئاویۆنان دوای ئەوەتوان بێنە دەرێمە لە ناوە بووین لە ناو بەشی ناو یەختەکە بۆی دەرنەکەویت و هین نەبێت با بڵێن ڕادار ئاشکراوە نەکات. باشە ئەوەی کە مەبەستمە باسیەکەم بەڕاستی دۆخی پێداویستی مرۆڤە
لەوە چێ دوو لە ڕووی بینەران تارانگرتنێکە شتێکە پێداویستێکە هیچ لەوانە بوونی نییە تەناخەون و خەیاڵ یعنی ئەو قسانەی کە ئەوترێ و بەو شێوەیە و بە ئەوەی کە گوێ لێ ئەوەی کە لە واقعایە دووشتن بینی عەرز و عاسمانیان فەرقە باسێکی ئەو ئەوانم بۆکە کە بازرگانی بە مرۆڤەکەیان خۆ بە قەشەقشی ناسراون بەڵێنەکانیان چۆنە بەڵێنی وادەن وازایی تۆ بە کۆڵە باتە ئەو بەرەوە بەڵام هیچ شتێکی واقع نییە بەناو درک و ناو ئاو لە کوام شوێنەی تۆ عەقڵ تەسەوری ناغا و ڕێی تێنابەی لێوەڕیت تەنها بەرژەوەندی خۆیان تەنها بەرژەوەندی خۆی دەکابرا بۆی لە نەفەرێکی وەکو منە 135 وەرەقەم بۆ خەواندووە بۆ ئەوەی زۆرترین قازانجکە و کەمترین مای هەبێت باش پێش ئەوەی بچمە سەفەری سێم کە بۆ بیلاڕوسیا بوو پێم بڵێ سەفەری سێمیشە بۆ تورکیا ئەوشە کەی چووی لە سێمیشان لە تورکیا وچی بۆ بیلاڕوسیا لە تورکیاش هەم گیراین لە جەنگەڵە ئەوش دیپۆرتکردنەوە یعنی سێ جار چوویتە تورکیا دوو جار باشە ئەوەی بیلاڕوسیا کەی بوو بیلاڕوسیا 2021 بوو وابزانم 21 ئاخری مانگی باش 11 بوو با لای بینەران بوو بێ یەکەم جار چوویتە ئێران لە ئێرانەوە بۆ تورکیا لە تورکیا گیرای دیپۆرتی ئێران کرێت و ئێرانیش دیپۆرتی عێراقی کردوێت ئەمە سەفەری یەکەم سەفەری دووەم بوو دوای یەک دوومە دووبارە ڕاستەوخۆ ویزەی تورکیا لێدا و چوویتە تورکیا و چوویتە یەختەوە لە یەختەکە گیرێت و گەڕایتەوە ئەتوانم بڵێم لەم دوو سەفەرە چەندێ پارە ڕۆی یا چەندێک سەرف کرد بەوخوا 100% نادام بەس بۆ هەیە لەو دوو سەفەران نزیکی 15 وەرەقە کەمتر زیاتر ئالۆ دەوێت ئەو بۆ خەرجیەکە ڕۆیشتووە باشە ئەو 15 وەرەقەیە دوای ئەوە سەفەری سێم هات سەفەری سێم هەر بۆ تورکیا بوو ئەویش لە جەنگەڵای گیرای دیپۆرتکراینەوە ئەوەی بیلاڕوسیا نەبوو یعنی جارێ ساڵی داهاتوو جەناب چوار جار ئەم ڕێگا لێداوە بەڵێ کەواتە باسی سێمم بۆ کە جارێ پێشەوەی بچنە لای بیلاڕوسیا ئەویش لە جەنگەڵای گیراین لە بولگاریا دیپۆرتی ئەو دۆخەی کە جەنابەت پێیان ڕۆیشتویت و بێ ئاوی وە بێنانی ئەو هەموو شتێک هەیە تۆ ئەو شتێکی خۆی شتێکی زۆر سادە و احتیادیە مەحەلەبیمان بەنانەوە خواردەوە مەحەلەبی بەنانەوە قوتوویەکی تەقریبەن هەر ئەو نە بۆ 10 نەفەر 12 نەفەر لەوەیان خواردووە 10 نەفەر لە قوتوویەکی تەقریبەن هەر ئەو نە ئەبوو باقی قوتوویەکی دۆشاوی خۆمان بچووکتریش 10 نەفەر ئەوە بەنانەوە بەڵام هەزار لەوچە بەڵێنە پێدرابێت کە ڕێگاکە ئاسانە وانیە و بۆ ئیتر بەڵێمان پێدرا ئەگەیتە سنوور بە سیارە 4-5 سەعاتم دیوە نەگەشینێتە سنوور بە پێ ڕۆیشتوین بەحسا بە سیارە گەیتە سنوور و لەو دیوەکسە سیارە هەڵتەگرێتەوە لەم دیوە 4-5 سەعات بە پێ ڕۆیشتوین گەشینێتە ئەو دیویش ئەوریتر ڕۆیشتی ئەو کاتە گیرای ئەمە دیپۆرتکرێتەوە ئەو چەند ڕۆژە پێچوو تا دیپۆرتکرێتەوە بۆ تورکیا دوای وای تقریباً 3-4 ڕۆژێ بوو 3-4 ڕۆژێ بوو دووبارە گەڕایتەوە بۆ کوردستان چوارم جار کەی بوو چوارم جار وتمان یەکەم و دووەم یەک دوومانێکی فەرق بووە وانە بوو ئەی سەفەری سێم و کەی بوو سەفەری یەکەم مانگی نەوە بوو سەفەری دووەم لە مانگی دەیا بوو ساڵی 2000 ساڵی کۆرۆناکە بوو 2019 بوو ساڵی داهاتووتری مانگی 4 بوو لە تورکیا بوو لە تورکیا تقریباً لەمای حەو مانگا سێ جار لێما لەمای حەوت ئەی چوارم جار و کۆتایی کەی بوو 2021 لێشاوەکەی با بڵێن ئەو ساڵی کە بوو بە لێشاو لە بیلاڕوسیا ئەو ساڵش لێ بوو لە مانگی 11 ئەو سەرمای ئەوێ ئەو چوونەی ئەوێ ئەو بەچی خۆتان گەرمە کردو چیتان ئەسووتان تۆ لە وەڵی دار بوو هەر ئەو داروشەی لێ بوو ئیتر ئاگرشمانە کردەوە و لەبەر ئەوە ئیتر هیچ گەرمکردی خۆی جلوبەر چەند جلتان پۆشی بوو باز لەوەکە چەند مەسەلەن 10 گۆرەوی لە پێکراوە یان 5 گۆرەوی دوو پانتۆڵ و دوو بیجامەیەم لە پیا بووە ئەمە چوار دوو قەمسەڵە و سێ بلوتیشم لەبەرا بوو لەوەچە بەشی خۆشی سەربار بوو بێ تا ڕادەیەک لە زۆریان باشتر و من باشتر بوو بەس سەربار کرد هەر ساردوو ئەوێ شەی هەبوو یعنی چەند جل لەبەرە کرد هەستە کرد گیانێ تەڕە گیانێ تەڕ ئەبوو شەی هەبوو ئیتر ئەوەی سەرما بەشەوە بە تایبەتی تر ئەوەی سەرما بوو باسێکی ئەوەم بۆکەی بە کورتی کە هاتیتەوە الحەمدولillah ژیانی هاوسەرگیری و پێکێناوە ئێستا ئیشی خۆتە هەیە خۆی گەۆ ڕسقی بێەوەی بە چ پەیامێکە هەیە بۆ گەنجان بە حام لەو سەفەرانە چەند زەرەر کرد وە ئێستا قەرزاری ئەو سەفەرانە هەیت تا ڕادێک شتێک قەرزایی ئەو سەفەرانە ماوە بەڵام سوپاس بەخواکەم بۆتەوە دوایەوەش کەزانیم هیچ احتیمالێک نییە لە دوایەوە گەنجان چییە؟
والله هرچی بڵێ ئیتر خۆ خەڵک کە گەیشتە قەناعەتێ ناتوانانی بڵێ خۆم بەسەرما تۆ من خۆم 4 جار 5 جار ئەو ڕێم بینیوە هەرچی بڵێ کاواس ئەڵێ وەڵا لە تێری لێ یا لە شتێ بەڵام هیوادارم هەوڵ با ئیشێ بکە بۆ خۆی زۆر باشتر بێ بۆ هێلە و ڕێگە دەست پێدا خۆی فێری سەرعاتێ بکە تقریبا 7 ساڵە ئەمە من ئیشم بۆ سوال دۆخواستە خەڵکی ئیش و وەکو شاگرد ئیشم کردووە لە الحەمدولله کۆمپانیاکانە تقریبا 6 بۆ 7 ساڵ پێش ئەوی بشڕۆم ئەم ئیشەمەر کردووە سواز دۆخواستە خەڵکی ئیش و کار و کەسابەتی خۆم الحەمدولله. شارەزوور بەرەو سەی سادق بەجێهێشت و دەمەوێت چیرۆکی خانەوادەیەکتان بۆ بگێڕمەوە کە کوڕەکەیان ڕێی هات و نەهاتی گرتە بەر. بەڵام لە وڵاتی ئیتالیا دەکەوێتە ژێر ئەو ئۆتۆمبیلەی کە بڕیار بوو بیگەێنێتە وڵاتە دڵخوازەکەی و لە ئاکامدا گیان لە دەست دەدات و دوای زیاتر لە 6 مانگ بێسۆراغی هەواڵی مەرگی بە خانەوادەکەی دەدرێتەوە و دوای تێپەڕبوونی ساڵێک تەرمەکەی ڕادستی خانەوادەکەی دەکرێتەوە. مامۆستا جوتیاریان و یەکێک لە کەسوکاری کۆچ کردوەکان کە گەیشتۆتە وڵاتی ئیتاڵیا بۆ مەبەستی گەیشتنی بە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان و چەند خستنی سەرچاوەیەکی باشی داهات بۆ خۆی بەداخەوە بەهۆی ڕووداوی کاتچۆوە گیانی لەدەستدا. پێم خۆشە باسێک لەوکە هۆکاری سەرەتای ڕۆیشتنی ئامۆزاکەتان چی بوو؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوا بەخێر بێن. ئەم کوڕای ئامۆزای ئێمە لێرە تووشی کۆمەڵە گرفتی تەندروستی و ڕاستیەکەی لە ئەنجامی کۆمەڵێک عملیاتی ناسەرکەوتوو کە لێرە کرا هەم ئامانجی دومیشیەوە بوو بتوانێت لە ڕووی دارایی و تۆزێک خۆی بگرێت چونکە لێرە تاوا بێ ئومێد بووبین لە ژیان بە تایبەتی دوای خۆپشاندانەکانی سێ سادق ئەگەر لە یادتان بێ چەند گەنجێک لەسەر ئەو جادا شەهید کرا بەدەستی ئەنجامنیەکانی ئەم شارە. بۆیە ئەو بە ئامۆزای ئێمە کە هەم براشمانە پەنای بردە بەر ڕێگەی هەندەران لە پێناو بۆی لای خەڵک ڕوون بێ زۆربرامە و ئامۆزاشمە لە پێناو ژیانێکی باشتر هەم تەندروستێکی باشتر پەنای بردە بەر ڕێگەی هەندەران ویستی لەو ڕێگە بتوانێت چارەسەرێکی خۆی بکات و هەمیش بتوانێت سەرچاوێکی داهاتی باشتر و ژیانێکی باشتر بۆ خۆی و خێزانی دابین بکات. چی ڕوویدا؟ بەڵام بەداخەوە کاتێکە گەشتە وڵاتی ئیتالیا لەوێ سایرێکی بار تووشی ڕووداوی کاتیچۆوە بێ و لێ وەفاتەکە لە وڵاتی ئیتالیا. هەمیشە منەوەشم ئەگرێتەوە یادکانن مردن و ژیانمان بەیەکەوە بەداخەوە نییە مردنی گەنجی ئێمە و کەسی ئێمە لە دەریای ئیجە و لە وڵاتی لە ڕێگەی هەندەرانایە ئەوە ژیانی ئەوانش خۆ دیارە لە کۆشک و لە vێلا و لە کۆشکە هەور بڕەکانایە. ئەو ڕووداوە ئەتوانین بڵێن یەکێکە لە ئەو سەدان ڕووداوی کە بەسەر گەنجارماناتۆ لە دەرەوەی وڵات بەتایبەتی قەزای سی سادقی کژمارێکی زۆر گەنج با بڵێن کۆچیان کردووە. جەرگی دەیان دایک و باوک ئەسووتێنن قوربانیەکان پێتوانیە ئەبێت لایانی پەیوەندیدا زیاتر لەسەر خەر بێ بۆ ئەوەی دایک و باوکانە ئەوەنە گومان لەوانە بۆیە لایانی پەیوەندیدار زۆر خەمی ئەم مۆزوعی بخواردایە. ئەم وڵاتە ئەوروپیانە لەبەرەوەی گەنج توانایەکی گرنگیە یعنی وەکو سەرۆتێکی گرنگ لە بڕواکە لە سەرۆتەکانی تر زۆر گرنگترە بۆیە ئەوان گرنگیان پێدەن و دەرگایان بۆکەنەوە. لەم وڵاتی ئێمە ئەگەر بێت و هەلی کار و دەستی کار هەبێ هیچ کەسێک ئامادەنی نیشتیمانی خۆی جێبێت. ئەو ڕووداوی کە بەسەری هاو دوای چەند تەرمەکەتان گەڕایەوە ئەو کوڕی ئێمە تقریبا 75 ڕۆژ هەواڵی نەبووی سەرەدایەکمان نەبوو سێ مانگ تقریبا 3 مانگ کەمێک شتێک کەمتر هیچ هەواڵێکمان نەبوو دوای نزیکەی 75 ڕۆژ هەواڵی مەرگیمان بیست دوای 75 ڕۆژانیتان گیان لەدەستداوە چونکە هیچ پەیوەندیەکمان نەما لەگەڵیانە و پاشان تقریبا دوای 6 مانگ توانیمان تەرمەکەی بگەڕێنەوە بۆ نیشتیمان یعنی دوای ساڵێک و تقریبا شتێک ئەو جا تەرمەکەی گەڕایەوە تقریبا 6 مانگ بۆ 7 مانگی پێچ و هەمووی کە تەرمەکەی گەڕاوە بۆ نیشتیمانی خۆمان.
بەڕاستی ئەوەی ڕاستی و واقعی بێت کە کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم مانگە پیرۆزە مانگی محەڕەمە مانگی کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئێمەی مسلمانیش کۆچ لە قەدیمەوە کەوا هاتووە ئیلا مەبەست و ئامانجێک بووە لە کۆچکردنی پێغەمبەری خوا و کۆچەکانی دوای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هەتا ئەم ڕۆژکەوە خەڵکی کۆچەکات گرنگی کۆچ لە سەرەتاوە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستیاتی دعوە و بانگەواز بوو لە بەروی ڕێگری دعوە و بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کراوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناچار بووە ڕێگا بگرێتە بەر بۆی کەوا بانگەوازەکەی بە ئاشکرا بگەیەنێت و بتوانێت ئەو دینە لە سەرشانێتی ئەرک و مافەکانی خۆی جێبەجێ بکە جا سوپاس بۆ خۆی پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامانج و هەدەفەکانی خۆی پێکاوە بە جوانترین شێوە و کۆچیش بە بەردەوامی واجباتی ژیانی ئینسانی باوەڕدارەکەوە بۆ ئامانج و هەدەف بێت ئەو کۆچە ئیکە هەر کۆچێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بێتی چەند شوێنێکی گرتوۆتە بەر ڕێگای گرتوۆتە بەر بۆی کەوا کۆچەکەی ئامانجدار بێت سوپاس بە خۆی پەروەردگار ئەوە بووە بە دانان و بنیادنانی دەوڵەتێکی ئیسلامی لە مەدینەی منەوەرە ئەوە بوو ئەو کۆچی کەوا کردی بەرهەمی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساڵانێکی زۆرە مامۆسان بەشێک لە قوتابیەکانم بەداخەوە لە خوێندندا بڕان و سەفەری ئەوروپایان کرد چونکە ئەیان زانی لە وڵاتە نەدامەزراندن هەیە نەهالی کار هەیە بۆی بەشێک لە قوتابیەکانم بەڕاستی ئەبینم لە ئەوروپان ێستا ئیشەکەن کرێگاریەکەن یعنی ئەو گەنجانەی کە وڵاتە جێڵ ئەو گەنجانەی کە لەم نیشتیمانە لە دووری دایک و باوکیان ئەڕۆن بەڕاستی ئەمانە هیچ گەنجێک خواستێکی ئەمە خۆشی نییە ینی هیچ کەس نییە حەجکە لە دووری دایک و باوکی سەفەرکات و دوورکوێتەوە این زۆر جار ئێمە بۆ خۆمان حاڵەتمان هەیە خەڵکمانێ لە ئەوروپای قامەی نییە لێرە کەسی ئەزیزی مردووە دایکی مردووە ئامۆزای مردووە هاوڕێی خۆشەویستی مردووە لە دوورە وڵاتیە بەڕاستی پرسەی بۆ داناوە زانی ئەمانە چەند کاریگەری دەروون لەسەر ئەم کەسە دروستەکە لە بەرەوەی زۆر بە ناڕەحەتی گەشتوتە ئەوروپا پارێکی زۆر سرف گەشتوە تا گەشتوتە ئەوێ ئەبینێرە ئازیزترین کەسی لە دەستا ناتوانێت بگەڕێتەوە مان هەمی لایانی دەرونی دروستەکەن بەڕاستی خەڵکە بۆ لە ئەوروپا لەوێ لە بێتاقەتیە لە ناڕەحەتیە تووشی دایان کێشە مشکیلە بۆ تووشی دایان تاوان بۆ لە ڕاستیە خەڵکە بۆ لەوێ کەوتوتە خوارەوە لەسەر ئیشگاین دەرچووە ئەمە هەمووی حاڵەتن ئەمانە لێرە دروستە بن بەداخەوە حکوومەتی هەرێم بەرپرسی یەکەمە لە هۆکاری گەنجان گەنجێکە بینی لێرە جامیعە تەواوەکە بەڕاستی هەلی کاری نییە دامەزراندنی نییە لێرە ناتوانێت خانوویەکی وەک تایە بژی زەواجێک بکات لەبەرەوە گەنجان ئێستا هەر جاران هەر گەنجە ڕۆی ئێستا ئایلەی خەڵکە ڕات بابەتی کۆچ بابەتی گرنگە هەر لە دروستبوونی مرۆڤایەتیەوە کۆچکردن لە نێوان مرۆڤ و تەنها زیندەوەرەکانیشدا هەبووە ئەگەر ئێمە لەسەر بابەتەکەی خۆمان بدوێن و سەرنجێکی زانستی بخەینە سەر دەبینین کۆچکردن یەکێکە لەو دیاردانەی کە لە کۆمەلگەی مرۆڤایەتیە بە درێژای مێژوو بوونی هەبووە ئەتوانین بڵێن تێکەڵبوونی تاکەی کورد لەگەڵ کللتوری کۆمەلگەی ڕۆژئاوایان بۆ کۆمەلگە ئەوروپیەکانیان هەڵکردنیان لە کۆمەلگەیەکە بۆ کۆمەلگی تر سەختە چونکە گونجاندنی کللتوریان تەکەیفی کللتوری زۆر سەختە ئەو تاکە ناتوانێت کاروبارەکانی خۆی بە شێوازی گونجاو جێبەجێ بکە هەتا لە زمانی زانستی ئەمە وشێکمانێ پێڵە کاڵچەر شۆک ینی بۆ منە شۆکی کللتوریمان هەیە کاتێکە بینی کە لە کۆمەلگەیەکی کوردیەوە یا لە کۆمەلگەیەکی کوردستانی و ڕۆکاتە ڕۆژ ئاوایان ڕۆکاتە کۆمەلگەیەکی تر ڕەنگە لە ڕووی داب و نەریت و ئاداب و کللتور و هەتا لە ڕووی کۆمەڵی پرەنسیبی ترەوە ئەو کۆمەلگەی تر قوبوڵی نەکات یان ڕەنگە بڵین هەنێک چەمەگەیە بەرامبەر ئەو تاکە بەکار بێنرێت بۆ من لە کاتێک ڕەشپێسەکان کۆچانە کرد بۆ ناوچە سپی پێسەکان بە چاوێکی کەمتر یان بە چاوێکی ناشتین سەیران ئەکرد هەمان ئەم چەمکەش بۆ کۆمەلگەی خۆمان ڕاستە ئەم کۆچە بە لێشاوی کە تاکانی کۆمەلگەی خۆمان یان بڵین کۆمەلگە ڕۆژهەڵاتەکان و تاکانی کۆمەلگەی عەرەبی کە بە لێشاو ڕووەکەن ڕۆژ ئاوا هەم کۆچێکی نایاساییە هەم کۆچێکی بە لێشاوە کە زۆر جار فشارێکی وان لێ ئەکەن کە ئەو تاکە تووشی نامۆیی ئەبێ تووشی گیرۆدەی ئەبێ هەلی کاری دەست ناکەوێ یان ئەتوانین بڵێن جۆرێک لە سەغڵەتی بۆ دروستەکە کە ئەو تاکە ناتوانێت کاروبارەکانی ژیانی خۆی بەو شێوازە بگوزەرێنێت کە خۆی لە ئەندێشەی خۆیان پلانی بۆ داناوە لەبەر ئەوە ئەتوانی بڵێن لە کۆمەلگەی خۆمانە لە دوای ساڵی 2001ەوە بە چەند قۆناغێک و لە 2003 بە چەند قۆناغێکی مەترسیدار و لە دوای ساڵانی شەڕی داعش بە هەروەها هەتاکو ئەم قۆناغا ئەیبینین کۆچێکی بە لێشاوی مەترسیداری کەسە هۆشمەندەکانە کۆچی کەسە عاقڵەکانی ئەو کەسانی کە خاوان توانە و لێهاتوین
بە لێشا وڵاتی خۆیان جێڵن ئەمەش هاوسەنگی کۆمەڵاتی نێوان نێرومێتێک ئەیە و ئەکا دەستی کار لە کۆمەلگایەکەم بێتەوە واکە مەترسی دروستکە کە ئەم تاکە تاکێکی ئامادە و خاوەنتوانە و لە تەمەنی کار و لە هەلی کارە پێشکەشی وڵاتێکی ڕۆژئاوایە کرێت کە هەم کۆمەلگی خۆمان پێویستی بەم تاکانەیە هەم مەترسی ئەوان لێ دروست دەبێت کە نەتوان لە ڕووی کولتور و لە ڕووی دابنێتەوە لەگەڵ کولتوری ڕۆژاوای خۆیان بگونجێنن. کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بعد تا هەتا ئەمڕۆژکەوا خەڵکی کۆچەکات هەندێک کۆچ هەیە دروسە هەندێک ئەوەی کەوا سەفەرەکە کۆچەکات دروسە و ئامانجەکەی پێویستاتە بەڵام ئێمە باسی گەنجی ئەم زمانە بکەین کەوا کۆچ ئەکات بەڕاستی خۆی گەنج دینەمۆی هەموو ئومەت و میلەتێکە یعنی سوڕێنەری هەموو ژیانی ئینسانە تەماشا بکەین ئەو گەنجانەی هەر پێغەمبەران عەلەیهی سەلات وسەلام هەمویان گەنج بوون گەنج تاقە و توانایەکی باشی هەیە ئەبێ ئێمە گەنجەکانمان هەلی کاریان بۆ بدۆزینەوە گەنجەکانمان لە دوای خوێندن بتوانن کەوا خزمەت بکەن بە میلەت بتوانن خزمەت بە میلەت بکەن ئیتیمایان هەبێ بۆ وڵاتی خۆیان بۆ میلەتی خۆیان بەڵام بەداخەواڵین لە کوردستانی خۆمانە ئەو گەنجانەی کەوا کۆچ ئەکەن بەڕاستی لە تاو بێزاری و بێتاقەتی و نەبوونی خزمەت و نەبوونی ئامانجیانکەوا لە دنیای نەیانتوانی وی پێکن بۆیە ناچارن وڵاتەکەی خۆیان منتیقی خۆیان بەجێ ئێڵن ئەڕۆن بۆ شوێنێکی تر بەڕاستی ئێمە کارێکی باش نییە ئێمە ئەگەر میلەتێکی بەو شێوەینکەوە بەڵام ئەبێ حکومت خەمێکی ئەمە بخوا بە دەرەجەیەک واجبی سەرشانی حکومەتەکەەوە ئاوڕێک لە گەنجان بداتەوە خزمەتی گەنجان بکات و هەلی کاریان بۆ ڕێک بخات و ئەو گەنجانە تااقەت و توانەکانی خۆیان لە وڵاتانی تر سرف نەکەن با لە وڵاتەکەی خۆمانە سرف بێ بەڕاستی خزمەتی وڵاتی خۆمان بکەن ئایلە هەیە سەر خێزان هەیە لێرە کەسی خۆمان هەیە لێرە ماوەی 2 ساڵ 3 ساڵە ڕۆشتۆ بە ئەوروپا خێزانی بەجێڵاو مناڵی بەجێڵاوانە لایانی دەرونی و کاریگەری زۆر دوور لەسەر خێزانەکەی دروستەکەن یعنی هەر خەڵکی خۆمان هەیە خزمی خۆمان کەسی خۆمانە بووە لە ئەوروپا بەڕاستی لە دوورە وڵاتیە گیانی دەرچووە نەگەڕاوەتەوە ناو کەسوکارەکەی تەرمەکەی نەگەڕاوەتەوە ناو کەسوکارەکەی هەموو ئەمانە حاڵەتن بەڕاستی بوونەتە بارگرانی و دەرونێکی ناڕەحەت لەسەر تاک بە تاکی کۆمەلگای کوردی کە هەموو ئەو خێزانانە بە بارێکی دەرونی سەختی دژوارە تێپەڕن کە ئەبینی سەرۆکی خێزانەکە لە ئەوروپایە خێزانەکەی لێرێ تا ئێستا بەوەنەی ئەوەی کە جوابی نییە نەگەڕاوەتەوە ناو خێزانەکەی دوورکەوتنەوەی ئەو کەسانە لە ئاجزەکانی خۆیان بۆ نمونە کاتێک ئەو کەسە لە ناو کەسوکاری خۆیەتی لە ناو خێزان و کۆمەلگی خۆیەتی جۆرێک لە عیلاقات و پەیوەندی هەیە کە ئەو پەیوەندیانە وا ئەکات کە کۆمەڵە ئەرک وەزیفەی بۆ جێبەجێ بکات بەڵام کات ئەو تاکە ڕوو ئەکاتە وڵاتێکی ئەوروپیان ڕۆکاتە ڕۆژئاوا هەست بە چی ئەکە هەست بە نامەبوون و هەست بە دابرانێک ئەکا زۆر جار ئەم دابرانەوەی لێ ئەکا کە نەتوانێت کاروبارەکانی خۆی بە تەواتی مەیسەر بکات یان زۆر جار ئەم کەسانە ئەبینی کە ڕوو کاتە وڵاتێکی ڕۆژئاوایی لە ناو کەمپەکانە ژیانی خۆیان بەسەر ئەبن هەنێکیان تووشی کردەی خۆکوژی ئەبنەوە هەنێکان تووشی ئەو باندانە ئەبن کە کاری ناڕەوان پێەکەن لەبەر ئەوە ژمارەیەکی زۆر لەو گەنجانەی کە ڕوو ئەکەنە وڵاتانی ڕۆژئاوا دابینین کە سەرڕای ئەوەی کە بە سەختێکی ژیانە تێپەڕووی کە گەشتنوتە ئەوێ لێژ لە ژیانێکی زۆر ناخۆشە ئەژین کە گرنگە هەمومان هۆشیار بین کە ئەم تاکانە لە وڵاتی خۆمانە بن بە هەموو جۆرێک بتوانین سوود لە توانە و لاتوەکانە وەربگرین کە سنووردار بکەن نەتوان لە وڵاتانە چکە ئێمە ئەگەر توێژنەوەکان بخوێنینەوەنە دەبینی ژمارەی زۆر لەو گەنجانێک کە لە وڵاتانی ڕۆژئاوایان تووشی دابران ئەبن تووشی گۆشەگیری ئەبن تووشی مەترسی و چەرمەسەری ئەبن لەبەر ئەوە زۆرێکن لەوانەی کە لە وڵاتانیان کە دابراون لە کەسوکاریان بەدەست گیرگرفتی دەرونی و بەدەست کۆمەڵی کێشۆ ئەناڵێن کە هیچ کەسێک ئاورە لێ ناداتەوە ئێستا و کۆچانێکەوە گەنجانێکن بە تایبەت لە بەحرەکان ئەدەن لە شوێنە ناڕەحەتەکان ئەدەن ئەوە تەهلوکەیە بۆیان ئەوە بەڕاستی زەرری هەیە کە بەڕاستی لە تەهلوکە و لە ناڕەحەتیایە زۆر جار تیا ئەچن زۆر جار بینیمانە ئەو هەموو گەنجە کەواچیان بەسەر هاتووە هیچ بەڕاستی ئامانجی خۆیانیان نەپێکاوە خۆشیان داناوە لەو ڕێگایە بەڕاستی گەنجان هەتا بۆیان نەکرێ لە وڵاتی خۆیان نابتوان بمێننەوە خۆتەزانی ئێستا نەبوونی موچە و قەیرانی دارایی کۆچی زیاتر کۆچی گەنجانی زیاتر کردەوە هەر گەنجان نییە خێزان و عیلەکانی شاتۆتە پاڵ چونکە قەیرانی دارایی و ئەم بارە دەرونی خراپەی لە کوردستانی ئەم گرژی و ئاڵۆزیی کە هەیە ئەم نەبوونی موچە وای کردو بەڕاستی خەڵک بیر لەوە کات و هەر بە خێزانی بڕوا بە ئەوروپا نە گەنجەکان چونکە خۆتەزانی گەنجێک ئێستا کە تەخەڕوجەکە لە جامیعە تەواو بێ لە پەیمانگا هەلی کاری نیە دامەزرادی نیە لە شوێنێکا بە 100,000 بە 150,000 ئیشێکی دەست ناکەوێت هەموو گەنجەکانی ئەمە ئێستەوەشی کەماوەتۆ لێرە لەم دەشتا بە ڕۆژی بەدە
هزار خەریکی پەتاتە و تەماتە و خەریکی فەلاحەتن کە ئەمە بژێوی ژیانی گەنجەکە خۆشی دابین ناکە بۆیە کۆچی گەنجان بەردەوام بێ ئەگەر حکوومەت ڕێگری لەمە نەکات بەڕاستی گەنجان کە سەرمایەکی گرنگی ئەم نیشتیمانن بەداخەوە ئەم نیشتیمانە بەتاڵە بێ لە گەنجی زۆر باش ناردنەوەی ئەو تاکانەی کە پەنابەرن بە وڵاتەکان و زێدی خۆیان ئەتوانین بڵێن ئەبێ بە هەماهەنگی حکوومەت بێت و ئەگەر کارێک بێ حکوومەت نیکە ئەمەنەی تر ئەرک و وەزیفەی ئەو تاکە قورسرێکە چکە ڕەنگە زۆرترین داهاتی خۆی بۆ ڕێگا سەرف کرد بێت و لێوێ چبێتە غەریبایەتی و لە وڵاتەیە دوای ئەوەش بە ناچاری چۆن لێرە کۆچێکی ناچاری کردووە کە وای کردووە کە لەبەر بێژیانی کۆچی کردووە لێوێش بە کۆچێکی ناچاری ڕۆکاتەوە ئەو شوێنی کە لێوێ هاتووە ئەمەش دووبارە مەترسی ئەکەوێتەوە سەر ژیانی ناتوانێت ژیانی ئایندەی دەسەبەر بێ ئەگەر کارێکی لەم بابەتە بگرێت پێویستە حکوومەت هەوڵ بدا لە ڕێی دەستگاکانەوە لە ڕێی ڕێکخراوەکانەوە ئامادەکاری بکرێت و دەستگیرۆیان بکرێت و داهاتێکیان بۆ پێکەوە بنرێکاتە ئەو کەسانی کە ڕۆکان وڵاتی خۆیان ژیانیان تەمین بکرێت و دڵنیایی بدێت ئەو کەسانە کە لە وڵاتی خۆیان ژیانێکی شەرەفمەندانە و ڕێکوپێک بژین کە تووشی گیرگرفت دەبن ئەگەر هەر بارێکتر بێ بار دۆخێکتر بێ دیپۆرکرێنەوە بنرێنێتە وڵاتی خۆیان بە زۆرە بنێ بێگومان ئەمەش ئەرکی سەرشانی زیاتر قورس ئەکات و تووشی گیرگرفتی زیاتری ئەکات و خزمەتی وڵاتی خۆیان بکەن ئەمە پێویستاتێکی ژیانی ئینسانی باوەڕدارە کە خزمەتی منتیقی خۆی بکە وڵاتەکەی خۆی بکە بتوانێت وەکو پێویست لە وڵاتی خۆیان خزمەت بکە بەڵام ئیتر ئەوە ناچاریشەکە کۆمەڵی گەنج سیرەکەی ئەم وڵاتی ئێمە حکوومەت بەرپرسیارە لەم مەسەلە دەسەڵاتداران بەرپرسیارن لەم گەنجانێکەوە کۆچ ئەکەن ئەبێ ئاوڕێکیان لێ بدەنەوە ئەبێ خەمێکیان بخۆن بۆ یەکەوە ئەو گەنجانە کۆچ نەکەن ئەو گەنجانە تاقە و تواناکانیان لە وڵاتی خۆیان سەرف بکەن و خزمەت بە میلەتی خۆیان بکەن ئەم پرسیارە بۆ من بابەتێکی گرنگە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین گەنجەکانی خۆمان لە خۆ بگرین و هەستێکی نیشتیمانیان بۆ دروستکەن پێویستە لەسەر هەمومان و بە تایبەتریش لەسەر حکوومەت هەلی کاری گونجان بۆ بڕەخسێنێک کە لەگەڵ توانە و لێهاتوویەکانە بگونجێ چکەمە بیرمان نەچێ گەورەترین پێشکەوتن و گەورەترین ئەرک و وەزیفەی لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی سیاسی کولتوری لەسەر گەنجەکانن ئێمە گەر بتوانین گەنجەکانمە پەروەردە بکەین لە بواری پەروەردەی و پێشکەوتن و لە بواری ئابووری سوودیان لێ وەرگین بێگومان ئەو کات ئێمە گەنجێکی دەزڕنجین و پێشکەوتومان ئەبێ کە سوود لە تواناکان و لە لێهاتووەکانە وەربگرین نەک ئەوەی گەنجێکی خۆمان هەبێ سەرگەردان بکرێت بچێتە وڵاتێکی ڕۆژ ئاوا لەوێژ هەلی کاری دەست نەکەوێت و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بە چاوی کەمتر سیر بکرێن و ئەرک و مافەکانە بۆ دەسەبەر نەکرێت لەبەر ئەوە بە ئەرکی حکوومەتی ئەزانین بە ئەرکی هەموو لایەکی ئەزانین بە چیتر ئەم سەرمایە گەورەیە ئەم سەرۆەتی کە سەرۆەتی گەورەی کۆمەلگەی خۆمانە کە گەنجێک ئێمە بەو هەموو زەحمەتێ پێگەین و ئەبێتە خاوەنی لێهاتووی و لەو تەمەنە گەنجە بتوانین لەناو کۆمەلگەی خۆمانە سوودیان لێ وەرگرین و لە تواناکانیان لە بڕوانامەکانیان لە زیرەکەکانیان چکە هەموو ئەرک و وەزیفەی حکوومەت لە ڕووی سەربازیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتی لەسەر گەنجە چوە گەنج گەورەترین سەرمایی ئایندەیە حکوومەتیش دەتوانێت بە پێی پلانێکی گونجاو بتوانێت سوود لە تواناکانە وەربگرێت و کۆچکردنی گەنجان بۆ ئەوروپا سنووردار بکات ئەسلی کۆچ کەوا ئینسان کۆچ بکات بۆ عیلم بۆ زانیاری ئەمە پێویستە من سەلەکە تەریقە یەلتەمیس و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێ ڕێگای علم و زانیاری بگرێتە بەر سهل الله له طريق الى الجنه يعني ڕێگاکانی بەهشت ئاسانە بێ بووی ئەمە واجبێکە کەوا گەنجان هەوڵ بدەن بۆ خوێندن وڵاتان بگرنە بەر بچن بگەڕێن بە دوای علم و زانیاریە ئەمە پێویستاتێکە کەوا گەنجان هەوڵی بۆ بن لە بەروی علم و زانیاری کۆبکەنەوە ئەمە پێویستە و دروستە بچن بووی و کۆچێکیش لەبەر دین ئەوە واجبە کە وەختێک ڕێگری دین کرا نەتوانی دین و بانگەوازەکەی خۆی پەروەردگار بە باشی بگەیەنی و داعوە و بانگەواز بکەی ڕێگری بێت ئەتوانی بڕۆی لە شوێنێکی تر با داعوە و بانگەواز بکەی بۆ دین ئەمەش زەرورە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام و پاشان دوای ئەوە ئەم گەنجانەی کەوا کۆچ ئەکەن ئامۆژگاریم بۆیانە هەتا ئەتوانن خزمەتی وڵاتی خۆیان کەن نیشتیمانی خۆیان کەن ئیتیمایان بە باشی بێ بۆ وڵاتەکەی خۆیان بەڵام ئەگەر ناچارن ڕێگاکان بگرینە بەر ئەویش بەڕاستی حکومە دەبێ ئاوڕیان لێ بداتەوە بەڕاستی کۆچ نەکردن باشترە بەڵام ناچاریە بەپی ئامارەکانی بەردەستی دەستگای لووتکە لە سەرەتای ئەم ساڵەوە 7300 کۆچبەر گەیشتوونەتە ناوچە کەناراوەکانی وڵاتی یۆنان لە کاتێکدا لە سەرجەم ساڵی 2024دا تەنیا 4935 کۆچبەر گەیشتبوونە ئەو ناوچەیە. تەنها لە سەرەتای مانگی حوزەیرانەوە تا ئێستا
2550 حاڵەتی هاتنی گەشتیاران تۆمارکراوە بە پێچەوانی دوورگەکانی باکووری ڕۆژهەڵاتی دەریای ئیجا. بەپێی ئەو ئامارانەی کە دەست بەرنامەی بەدواداچوون کەوتووە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2025دا ڕێژەی کۆچکردن بۆ کەناراوەکانی باشووری کریتی یۆنان بە ڕێژەی لە سەدا 350 زیادی کردووە بە شێوەیەک تەنیا لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ زیاتر لە 15,000 کۆچبەری عێراق لە وڵاتانی ئەوروپا داوای مافی پەنابەریان کردووە. دەریای ناوەڕاست بە یەکێک لە مەترسیدارترین ڕێگاکانی کۆچکردن دادنرێت لە جیهاندا بە شێوەیەک لە ساڵی 2024دا 674 کۆچبەرگیانە لەدەستداوە و 1015 کۆچبەری دیکەش بێسەر و شوێن. لە ساڵی 2023 962 کۆچبەر گیانیان لەدەستداوە و 1532 کۆچبەریش بێسەر و شوێن بوون. لە ساڵی 2022 529 کۆچبەرگیانە لەدەستداوە و 848 کۆچبەریش بێسەر و شوێن بوون. زۆرێک لە کۆچبەرانی هەرێمی کوردستان ئامانجیانە بگەنە وڵاتی بەریتانیا. حکومەتی ئەو وڵاتەش ئاماری کۆچبەرانی بۆ ساڵی 2025 بڵاو کردەوە و هاتووە نزیکەی 20,000 کۆچبەر لە ڕێگەی بەلەمی بچووکەوە خۆیان گەیاندۆتە ئەو مەملەکەتە. حکومەتی بەریتانیا ئاماژی بەوەش کردووە هاتنی ئەم ڕێژە کۆچبەرە ژمارەیەکی پێوانەی نوێیە بۆ 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بەراورد بە ساڵی 2024. نەتەوە یەکگرتوەکان لە راپۆرتێکدا ڕایان گەیاندووە کە لە ساڵی 2014 تا ئێستا زیاتر لە 72,000 حاڵەتی مردن و بێسەر و شوێن بوون لە ڕێگاکانی کۆچکردن لە سەرانسەری جیهان تۆمار کراوە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ ساڵی ڕابردوو مەرگی هێنەرترین ساڵی کۆچبەران بووە کە لانی کەم 8,938 حاڵەتی گیان لە دەستدانی کۆچبەران تۆمار کراوە. لەو راپۆرتەدا هاتووە کە ڕێگای دەریای ناوەڕاست وەکو کوشندەترین ڕێگای کۆچکردن لە جیهان دەمێنێتەوە و لە ماوەی 10 ساڵدا نزیکەی 25,000 کەس لە دەریادا گیانیان لەدەستداوە. بڵێ ئەم کاتەی ئێوە بلەنانیش باش هیوادارم کە کوردستانی خۆشەویست لە هەر شوێکی دنیا بێ باش بن. سپاسی کەناڵی پەیامیش دەکەم کە ئەو دەست پێشخەرایان کرد بۆی کە خەڵک ئاگاداری بارودۆخەکانی پەنابەران بێت. ئەوەی کە ئێستا ئاگادارم کەسوکاری بەشێک لە کۆچبەرەکان ئاگاداریان کردمەوە کە کوڕەکانیان لەلایەن پۆلیسی ئیتالیاوە دۆزراونەتەوە. یعنی بۆ مانایە دێ ئەم کۆچبەرانە دەتوانم 8 ڕۆژ دەبێت بە قسەی کەسوکاران لە ئەودا بوون ویستویانە بڕۆن بۆ ئیتالیا لە تورکیا بەڕێکەوتون، بەڵام بەهۆی خراپی کەشوهەوا و شەپۆلی زۆر و نەبوونی پەیوەندی تەواو زیاتر لە 5 ڕۆژ ئەم کوڕانە پەیوەندیان لەگەڵ کەسوکاراندا نەبووە. ئەمێ ئاماژە بە شتێکی کەش دەم تەنها لەوە یەختەدا زیاتر لە 12 منداڵ و 20 ئافرەتیشی تێدا بووە کە دیار نەمامون. بەڵام پۆلیسی ئیتالیا دوای بەداداچوونێکی زۆر شەو ڕۆژە گەڕا بە دوایاندا ئەو جار ئەمڕۆ بەرەبیانی توانیوێتی بیان دۆزێتەوە. ئەوەش خەواڵێکی خۆشە بۆ کەسوکاری پێم خۆشە لە کەناڵی پەیامەوە ئاگادار بن کە دۆزراونەوە ئێستا پۆلیسی ئیتالیادا بە بەرەو کەمپەکانی ئەو وڵاتە. هەرچەندە دامەوێت لە بەرنامەکەمان زیاتر باسی چەند ناوچەیە بکەین چکە بەڕاستی کۆچ بڵێن دیاردەیەکی بەربڵاوە لە هەموو ناوچەکانەوە گەنجان کۆچ دەکەن، بەڵام لەبەرەوەی خۆشت خەڵکی ئیداری ڕاپەڕین و پشدەروەوەی پێم خۆشە باسێک لە ڕووداوەکانی ئەم دواییە بکەیت تەنانەت ڕخنە زۆریش ڕۆبەڕووی جەناب بوویەوە. ئەگەر بە گوشراوی باسێکی ئەو حاڵتم بۆ بکەی خۆپیشاندانانە بۆ ئەو دەستگیرکردنی قاچاقچیانە یاخودەوانی کە باسەکانی مرۆڤەکەن بۆ وە دەست بەستراکردنی پاسپۆرتی بەشێک لە کۆچبەران بۆ حەزەکەم بە گوشراوی جەنابەت باسێکمان لەو پرسە بۆ بکەی. بەسەر چاو ئەگەر سەرشت بێ بەلەوەی بێ مەسەرم بابەتە ئەو 8 کەسەی کە ئەمڕۆ گەشتنی ئیتالیا بەشێکی زۆریان خەڵکی ڕۆژهەڵاتن. ینی ئەوانەی کە ئێمە بەتایبەت خەڵکی منتیقێرانی و قەڵازێ و سلێمانی کە دەڕۆن ئێستا هەوڵیان داوە لە لیبیا و تونسەوە بڕۆن. ئەم کۆچبەرانی ئەمڕۆ بەرەبەیانی گەیشتوون تۆ بڵێگە 8 کەس بوون زیاتر لە 50 بۆ 60 کەسیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بوون لەبەرەوەی کە ڤیزا ڕاگیراوە بۆ بەشی هەرێمی کوردستان بۆی خەڵک لە باتی ئەوەی کە بچێ بۆ تورکیا ئەچێ بۆ لیبیا و تونس. ئێستا ئەگەر کەسێک من لە ڕۆژانەدا خۆم کرد بە نەفەر تەلەفۆنم بۆ نووسنگەیەکی منتیقەی ڕانی و قەڵازێک وتم کەسێکم ئەمێ بڕۆم وتیان ڤیزا بۆ منتیقەی پشدەر بۆ تورکیا 38 وەرەقە بۆ 40 وەرەقەیە. بۆیە خەڵکەکەش ئەو پارەی پێ نادە لە باتی ئەو پارەی پێبدا ئەچێ هەوڵدا لە لیبیا و تونسەوە بڕوا سەرڕای ئەوەی کە ئاستەنگێکی زۆری لێیە. یعنی تۆ سیر کە وڵاتێکی وەکو لیبیا و تونس وڵاتێکی عەرەبین ئەمانە هیچ ڕێکخرا و دام و دەستگایەک و یوئێنێک نی ئەگەر کۆچبەرێک لەلا ئەودا گیر بخوا یان خوا نەخواسە بکەوێتە ژێر دەستی گروپێکی میلیشیایی ڕزگار بکرێن. بینیشمان لە چەند ڕۆژی ڕابردوو
ئاگادارم کە نزیکە 17 کەس تا ئێستاش لێرە دەستی گروپێکی میلیشیاین داوایان لێکراوە نەفەری 3 دەفتەر ئەبێ نەفەری 3 دەفتەر بدات کەس و کارەکەی ئەو کادۆکڕان ڕزگار دەبن. هەل لەگەڵ ئەمەشدا بۆ معلوماتان دکتۆر موسەنا ئەمین خۆشبەختانە توانی هاوکاری کۆمەڵی کۆچبەری کرد کاکە 7 کەسن ئەمە باوەڕکەی باوچیەکێ لەو 7 کەسانە ئەیگوت 51 وەرەقەم داوە بە کابرای عەرەب بە ترانزیت و بە متەرجمی تێمگەاند و 51 وەرەقەم داوە بەس مۆبایلەکەی ئاوا بەرێت بۆ ژووری سزنەکە بیدا بە کوڕەکەم قسەی لەگەکەم بڵێ کە مەسەلەن ماوەم یا مردوو. یعنی ئەو حاڵەتانە زۆرن منێک کە دانیشتم وەکو چالەکانێک لە ئەوروپا خەڵک پێم دەڵێ لە گەرمی و قسەکەی دەردم ئەوەیە کە خەڵک لەوێ تووشی کارەسات نەبێ ئەوانەی کە بارمتە گیراون ئەوانەی کە بە بارمتە گیراون ببوورە کاکڕنج خەڵکی کوێن ینی چ سنووریەکەن هەڵچڕانی قەڵازێن لە من تێ بکە کە قسەدا بەشێکی زۆری ئەوانەی کە ئێستا دەڕۆن لە ڕێنێ قەڵازێن هەمووشی خوارەژە ساڵە بادەم خەڵکی ئەوەی بە ئەتیباری خەڵکی ئەوەی هۆکارەکەی بۆچی گەڕێنەوە کاکڕنج ئیش نەبوونی ئیش و کار کاکە خۆبا زیاتر دۆخەکە خراپترە لەوێ بە حەقێکشان پێ بدەین لە دەڤەری سلێمانی بەرەو خوارە بۆ دوکان هۆڕانی و قەڵازێ لەو ناوچەیە مردووە ئیش و کار نییە خەڵک وەکو پێویست ئیش و کارێکی دەست ناکەوێتە بۆ ئەو دەستگیرکردنی قاچاقچیانە بۆ ئەو نێزانیاییتانە بێ ببوورە ئەمە سوود لە کاتەکە وەرگرم بۆیە هەوڵدەم پێم خۆشە منەوەی کە ئاگادارم زیاتر بۆ هەلی کار بۆ گەنجەکان تێگەی لە خۆپشاندانی دوایی کە ئاخر لە تۆسی کە دوو کەس ئەز دەکەم دوو کەس گیراوە ئیتر ئەو هەموو خەڵکە کە هاتوو خۆپشاندان دەکا خۆ هەمووی کەسوکاری نەگیراوە هەمووی پارەی لێ نەڕۆشتەوە بەشێکی زۆریشان دەردیان ئەوەیە کە ئیشوکارێکیان دەستکەوێت ئێستا لە منتیقی ڕانی و قەڵازە ئیشوکاریتیان نەماوە بۆیە خەڵک دەڕوە کاچی من بەهالی کارێکی هەبێ بەڵێ ببوورە کاکڕنج لەکەیەوە ئەمساڵ با باسی ئەمساڵ بکەین کۆچ وردە زیادی کرد باسێکی ئەم ساڵم بۆ کە بەگشتی کەی زیادی کردوە هیچ ساڵێک بەقەت ئەمڕۆ ئەم ساڵ کۆچبە نەڕۆشتووە ساڵان کۆچبە لە دوای مانگی 6 و 7ەوە دەڕۆیشت بۆ لەبەری ترسیە ئەو ئاوەی بینی تورکیا بۆ ئیتالیا ئێستا کەەوە لە چلێ هاوینین ڤیدۆکەت بینی کە بۆ بەڕێستم پیشاندا چ شەبۆلێک هەیە چۆن پۆلیسی ئیتالیا بەتانیشتی پێداون لەبەری چلێ هاوینە ئەوە سەرمایە جا بۆیە ئامانەی کە لە ساڵی ڕابردوودا ڕۆیشتن مانگی 7 و 8 دەڕۆیشتن بە یەختێک دەچون بۆ ئیتالیا بەس ئەم ساڵ لە زستانەوە خەڵک لە لیبیا و تونس بووە بەیەخت ڕۆشتون بۆ ئیتالیا تۆ بزانێت چ ڕۆشتون هەموو هەفتەیەک 300 بۆ 400 کەس ڕۆشتووە جاتۆگە بێ ئامارێکی دقیقە دەستکەی ببوورە ئامارێکی دقیق شمانە پێشتر دەستگای لودگەدێک دەیکرد بەڵام ساوانش نایکەن بەداخەوە ئامارێکی دقیقمان نیە دەنا هەموو هەفتەیەک 300 بۆ 400 کەس لەو دەبەرە ڕۆشتەوە بۆ ئەو منتیقەی لیبیا و تونس تاوەکە بڕۆ بە ئیتالیا بڕۆ بە ئەوروپا دروستە معلوماتت کاکڕنج ئەتوانی بڵێن تیراژی ترین ڕوودا و یان هەواڵ کە پێت گەیشت بێنم ساڵدا چی بووە یاخود لە ساڵانی ڕابردوودا کە کاریگەریەکەی لێ جەنابوو جێهێشتووە وڵایی ئەو گەنجەی منتیقەی هەڵشۆ بوو ئەویش لە لیبیا ڕۆیشت با خەڵک بە تەواوی چیرۆکەشی بزانێ ناوی ڕامینە و تەمەنی تقریبا 16 بۆ 17 ساڵ بوو کە لەگەڵ وەجبەیەک ڕۆشتن بەداخەوە هەندێک کەس دەڵێن لە ژێر پێی خەڵکەکەدا لە ناو چوپەکان خنکاوە مردووە بەڵام هەندێکیش بازەوە دەکەن پسڕاستی دەکەنەوە کە بەهۆی ئەوەی کە قاچاقبەرەکان لەگەڵ ئەو کەسانی کە بڕیان دەکەن شەڕ و ئاژاوایان بووە ئەمانش هەستان ئەو کوڕە گەنجیان بە بارەمتە گرتووە هەر نەکتەنهاوە کوشتویانە پارچە پارچەشیان کردبوو دایک و باوکی باسییان کرد کە جەستەی کوڕەکان بینی بوو کە چۆن جەستیان شێوان دەبوو کوشتبوویان ینی زۆر تاوانێکی گەورە بوو کە بەڕاستی لە بینی هیچ کەسێک ناچێت بەردەوام شتانە ڕوو ئەدەن بەردەوام شتانش دووبارە دەبنەوە هەتا کۆچ بەردەوام بێ بڕواب کە زیاتر شتیش دەبینی کارەساتێکی زۆر گەورەش بەڕێوەیە بەرەبەیانی ئەمڕۆ 650 بۆ 670 کەس بە کەشتێکی ژەنگاوی پۆلیس یۆنان ڕزگاری کردو ئەگەر ڕزگاری نەکردمان بەشێکی زۆریان دەخنکان وەکو ساڵی پار چکە ساڵی پارێژ نازانم ئەگەر ئاگادار بن کەشتێک لە لیبیا و تورسەوە هات ویستی بڕۆ بۆ ئیتالیا بەڵام نەگەیشت لە ئاوی یۆنان غەرق بوو لە 700 کەس 650 کەس خنکە ساڵی پار ئەم شتانە بەردەوام دووبارە دەبن بەڵێ مەسەلەی کۆچی گەنجانیش ئێستا وای لاتەوە کۆچی خێزانەکانیش هاتووە لەسەر ڕەنجە وەکو جەناب و باست کرد ئەم یەختەی ئەمڕۆ بەیانی گەیشتووە پێم خۆشە ڤیدۆکەمان بۆ هەر بینەران بگوازیتەوە ڤیدۆکە پێ پیشاندای کە هی ڕزگار بووەکان بوو بەڵێ ئەمە ساتی بۆ معلوماتت لای من بارانش دەبارێ ئەمە ساتی ڕزگارکردنیانە گەرسەیەکەی بەشێکی زۆریان ژن و منداڵە ڤیدۆشت پیشاندەم کە لە ناو
یەختەکەدان ئەگەر ڤیددیۆکەم لابێ ئەوەت ئابم یەختە بەڕێ کەوتوون تێگەل لە من پێش ئەوەی کە خەتشتیان نامێنە ڤیددیۆیان نردوو بە کەسکاریان کەوە تا ئێمە بەڕێ کەوتوین بەو گەرمای هاوینە 8 کەس لەونە ئەو یەختەدا بوون بۆی بگەنە ئیتالیا هەڵوێستی هێزە ئەمنیەکان و با بڵین دەوڵەتانی سنوورە ئاویەکان چۆنە لەگەڵ کۆچبەران لەگەڵ پەنابەران بەگشتی لیان ڕازیتیان هەستەقی کەم تەرخەمیشەیە و بێباکیەک هەیە ماشەڵا کە دەستێکت بارانی خۆش بەڕاستی پێشترش ئاماژەم پێدا ئێستا وڵاتانی ئەوروپا ببینە سەر ئەوروپا بە تایبەت ئەڵمانیا کە لە ڕابردوشدا دانگودا مەرکەل دەرگای بۆ پەنابەران کردوێتەوە زۆر خراپتر بوو لە ماشەڵا باران ئەگەر لەوە زیاتر بەردەوام دەبم قسەکەشم لەسەر ئەوەیە بەڕاستی ئێستا بەشێکی زۆری وڵاتە ئەوروپیەکان کۆکرد لەسەرەوەی کە پەنابەری عراقی بنێرنەوە ئەزانی وڵاتانی ئەوروپا 4 ساڵ جارێک بۆ وڵاتێک باشە تا ساڵی 2020ش تەواوی وڵاتانی ئەوروپا پەنابەری عراقی ئەگەر کەسیشی نەبووایە بۆیە دەڵم پەنابەری عراقی بڵێن دەڵێ ئێمە ڕاستە کوردی بەڵام هەڵگیری پاسپۆرتی عراقی وەکو پەنابەرێکی عراقی حسابمان بەدەکرێت تا ساڵی 2020 زۆر باش بوو کابرا کەسیشی نەبووایە بەهۆی ماڵمنداڵەکەی خامەی وەردەگرت بەڵام ئەم 4 ساڵ ئێستا هەر پەنابەرێکی عراقی کە دەگاتە وڵاتێکی ئەوروپی کەسیشی لێوە ناگەن ڕەفزی پێ ئەدەن مەترسی ناردنەوەی لەسەرە هەموو هەفتەیەک ئەڵمانیا زیاتر لە 30 بۆ 40 کەس ئەنێرێتەوە بۆ عێراق لە مەتاری بەغداددا ئابەزە لە سەیری ئەم سوکایەتی بۆ خەڵکە دەکرێت کە چپارێکی سەرف کردووە لە کاتێکدا هەر ئەڵمانیا ساڵی 2015 زیاتر لە 1,500,000 کەسی وەرگرت ڕاستە ئێستا خەڵک ئەڕوا بۆ بەریتانیا بەڵام ئەمەی کە ئەمڕۆ لە ئەڵمانیا سپین لە بەریتانیا شروع ئەدا مەرامێکی سیاسیە مەرامێکی بازرگانەیە کە ئەم خەڵکە دەڕوا بەڵام تاکەی بەردەوام دەبێت کەس نازانێ بە معلوماتان کۆتا پرسیاریشم مەسلەی زۆر لەبەر بارانەکەش هێڵینەوە مەسلەی ئەو هاوکاریکردنەیە کە لایەن بەشێک لە بەرپرسانی هەرێمەوە دەکرێت بۆ ئەوەی کە گەنجان لە ڕێگەی لیبیا و وڵاتانی باکووری ئەفریقا و کوێری ئەفریقاوە گەشتەکانیان بە شێوەی نایاسایی بکەن کە ئەمەش ئامانجە لێی ڕۆیشتنی ئەو گەنجە دەنگە ناڕازیە بەرەو دەرەوەی وڵات حەزەکەم کۆتا کۆمنتی جەناب لەسەر ئەوە بێت بەداخەوە 100% ئەم بابەتا پشتڕاست کراوەتەوە کە بەشێکی کاربەدەستانی هەرێمی کوردستان تێوەگلاون لە مەتیداری ئەو گەنجانە بۆی بگەنە لیبیا و تونس بە بەڵگەی ئەوەش ئەو کۆچبەرانە کاتێک ئەگەچن بۆ لیبیا و تونس ڤیزەیەک بۆ 15 ساڵ و 16 ساڵ نییە ناگرێتەوە وە ڕێگەشیان پێ نادەن لەمە تا سەرکەون بەڵام کتابی ڕسمیان بۆ کراوە لەلایەن میلیشیاکانی لیبیا و تونس بۆی بتوان هەم سەرکەون هەمیش کە لە مەتاڕەکانی لیبیا و تونس دابەزین بوتێل بگرن شوێنی مانەوە بگرن بە ئاسایی داخل بن یعنی بۆ هەر کۆچبەرێک زیاتر لە 140 وەرەقە بۆ 150 وەرەقە وەرەگیرێ ئەجینە هەر ئەو لیبیا و تونسی کە من تۆ باس دەکەین بە سەدان کۆچبەری پاکستانی و بە سەدان کۆچبەری سۆمالی و ئەفریقی لێ 2 ساڵش لەوێن تاوەکو ئێستا سواری بەلەمێک و چوپێک نەبوون لەبەر پارەیان پێنیە بەڵام ئەمانە پارەیان داوە و بەشێکی کاربەسانی هەرێمی کوردستانی شتێوەگران لەو بابەتە هیوادارم لیژنەیەک پێک بێ بۆ ئەوەی کە چیتر ئەم خەڵکە ماڵوێران نەبێ بەهۆی بازرگانی لەلایەن ئەو باندانەوە زۆر سپاس بۆ بەڕێز کاکڕەنج پشتەری ڕۆژنامەنووس و چالاکوان لە ئەوروپا و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەمەی کە بینیتان چاوپێکەوتنێک بوو لەگەڵ بەڕێز کاکڕەنج پشتەری کە وەکو ئاماژەمان پێکرد هەم چالاکوان هەم ڕۆژنامەنووس لە کاروباری پەنابەران بەم شێوەیە کۆتایی بەرنامەی بەدۆداچوونی ئەم جارەمان دێنین تا بەرنامە و بە گەیشتنەوەیەکی دیکە بۆ خوداتان دەسپێرین کە سوپاسدەزایەنەکەن